لەسەر فەرمانی بەڕێز جەنابی وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بە مەبەستی پاراستنی بەرهەمی ناوخۆ و زیاتر دڵنەوایکردنی جوتیاران بڕیارماندا بە قەدەغەکردنی هاوردەکردنی تەماتە لە 1 نۆی ئەم ساڵەوە تا کاتێکی نادیار لەگەڵەوەی ئێمە ساڵانە ڕۆژنامەمان هەیە بە خستنە سەر باجی گومرگی بۆ سەر بەرهەمەکانی هاوردە لە کاتی پێگەشتنی بەرهەمەکانی ناوخۆ بۆ ئەوەی نەتوانێت چێبەرچێ بکە لەگەڵ بەرهەمی خۆماڵی ئێمە ساڵانە ئەوانەمان پیادە کردووە، بەڵام ئەوەی ئیمساڵ تێبینیمان کرد لەبەر نیگەرانیەکان و ئێش و ئازارەکانی جوتیارانی کوردستان جەنابی وەزیر بڕیاریدا بە قەدەغەکردنی ئێجگاری هاوردەکردنی تەماتە لە 1 نۆ تا کاتیشی نادیار